گرنگترین ڕێنمایەکان ئەوەیە کە هەڵبژاردننی جێژە خۆرەکە بە پێی پێستی ئەو کەسە بێت بۆ نمونەگەر کەسێک پێستی وشک بێت دژە خۆڕێک بەکاربێنێ بۆ پێستی چاور بێت پێچوانەکەی خۆی بێت گرفتی بۆ دروستەکات دژە خۆرەکە لەسەر پێستی ناوەستێت لەوانەیە تووشی هەستیاری بکات زیاتر پێستی وشکە بێتەوە ئاسوودێنە لەگەڵ لە خۆمانەوە نییە بچین بیکڕێ بێ پزیشکێکی پسپۆر پێست لانی کەم بۆ جاری یەکەمیش بێت وا بڵێ ڕێنمایی بکرێت لەلایەن پزیشکێکەوە بۆی کە پێستی ئەو کەسە چ جۆرێکە و چ جۆرێکی بۆ بەکاربێنێت لە دوایی ئەتوانێت لەسەر ئەم ڕێنمایی هەموو جارێک بەردەوام تازەی بکاتەوە سەبارەت بەوەی کە تۆ کە دیژە خۆرێک بەکارهێنیت ئەو دیژە خۆرە کاریگەریەکان زۆرترینیان تەنها دوو کاتژمێرە واتە تۆ ئەگەر 6 کاتژمێر لە دەرەوە بێتە بێت دوو کاتژمێر جارێک ینی دوو جار دووبارەی بکەیتەوە ئەم خاڵە زۆر گرینگە دکتۆر ڕەنگە زۆر جا خەڵک بەیانی یەتە دەرەوە خۆرێک بەکاربێنیت پێوا بێتەوە دوو کاتژمێری بەسەر چوو تۆ پێویستە تازەی بکەیتەوە ینی پێویستە تازەی بکەیتەوە دەمو چاو بشۆ یا هەر یەکسەر بەکاری بێنیت بە پێی حڵەتی کەسێک گەر و کەسە بێت و ئارەکردنەوەیکی زۆری هەبێت و پێسی زۆر چاوری بێت و چێوێکی زۆر دەربات و ئەمانە کاریگەری لەسەر تێکچوونی دژە خۆرەکە هەبێت ئەوە وا باشەکە دەموچاوی بشواتەوە اینجا دژە خۆرەکە بکاتەوە ئەگەر هیچ کام لەم گرفتانەی نەبێت ئەوە وا باشە یەکسەر بەسەر دژە خۆرە کۆنەکە تازەکە بەکاربێنێتەوە چیلێکی تری بەکاربێنێت اینجا لەگەڵ بەکارهێنانی دژە خۆرەکە ئەبێت نسبەی دژە خۆرەی کە بەکارێت کیفاەت بێ بۆ ئەوەی کە فیلمێک تەبقەیەکی تەنێک لەسەر پێستەکە دروست بکات یعنی هەر ئەوە نییە کە بە حاڵ برێکی زۆر 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 کەم بەکار بهێنێت چکە ئەبێ لە زمانی ئینگلیزیا پێوتێت ثین فیلم ئەبێ تەبقەیەکی بچووک لەسەر پێستەکە دروست بکات بۆی کە کاریگەریەکە دروست ڕزیلانە نابێت بێت جوان دڵنیایەوە ئەبێت جوان پێستەکە داپۆشێت وەک دەزانین کە دوو جۆر ینی دژەخۆر هەیە مەبەستم لە پێکاتەکەی هەیە بێ مەیکەپەوە هەشە لەگەڵی ئاەتی کەواتە سوودی کامیان زیاترە زۆر جار باز لەوە دەکەن کە ئەویان کە سادەیە ینی ڕوونە هیچ مەیکەپێکی تیانە ئایا ئەمە لە ڕووی پزیشکی و لە ڕووی زانستیەوە ڕاستە؟ خۆی ئەگەر ئەو کەسە زۆرێک لە خانمان دژە خۆر بەکارهێنن لەسەر دژە خۆرەکە فاونندیشنی لێ ئەێن ئەمە ڕێگەیەکی باش نییە بەڵام ڕێگەیەکی ناچاریە ئەگەر خاتونێک بێوێت لە دوای دژە خۆر فاونندیشن بەکاربێنێت ئەوە ئەم دژە خۆرانە بەکاربێنێت کە خۆی فاونندیشنی تایە باشترە تاوان لە نێوان ئەم دوانە شاکەتۆ پرسیارت کرد بدڵنایەوە ئەمەیان باشترە کە فاونندیشنی تیانە چکە کۆنسنتریشن و دابشبوونی مەلوکلەکان لەم جۆرەیان دەکە فاونندیشنی تایە ناگاتە ئەو ڕادەیە کە بەبێ فاونندیشنە بۆیە ئەمە بەکاربێنێت کە فاونندیشنی تیانێ بەڵام بۆ کەسانەی کە ئەیانەوێت بۆ تایبەتی بۆ خانمانیانەوێت لە دوایی فاونندیشنیش بەکاربێنن هەر دێژە خۆرەکە کە تینتدا یاخود خۆی فاونندیشنی تیا بەکاریبێنێت باشترە. زۆر هیچ جۆرە دژەخۆرێک هەیە کە کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی پەڵە زۆر جارە بینین کە خانمێک گەڵە پەڵەیەکی زۆرم هەبوو بەڵام بە بەکارێنانی جۆرە دژەخۆرێک هەستم کردووە کە پەڵەکەم کاڵبۆتە یاخود بەرەو نەمانەچێت وەک دەزانین کە لە ڕووی پزیشکیەوە پەڵە زۆربەی پزیشکە بەڕازەکان ئاماژە بەوە دەکەن کە چارەسەرێکی بنەبڕی نییە بەزە توانرێت کاڵ بکرێت یاخود بکرێت بەڵێ زۆرترینی ئەمەی کە ئەم بۆچوونە زیاترین پەیوەندی بەوە هەیە کۆسە کە دژە خۆرەکە بەکارێنی کاریگەری تیشکی خۆر لەسەر پێسی کەمە بێتەوە تاوان پەڵە لەسەر دەموچاو هەموو جۆرەکانی پەڵە لەگەڵ ئەوی پێدەڕۆن پیگمنتیشنانەی کە هەمانەوە کۆشڵی و کۆمجە و ئەمانە هەمویان بە بەرکەوتنی تیشکی خۆر تۆخترە بنەوە پێچوانەکەشی ڕاستە ئەگەر تۆ بەرکەوتنی تیشکی خۆرت کەم بێت کاڵترە بێتەوە بۆ کەسێکی دژە خۆر بەکارهێنێت زۆرترینی دژە خۆرەکان مادەیەکی دژە پەڵیان تیانەیە بەڵام بەهۆی ئەوەی کە کاریگەری خۆرەکە لەسەر کەسێک کەمەکەنەوە ئەو کەسە بەدڵناییەوە هەست بەوە کات لە دوای ئەوەی کافەترەیەک بە باشی دژە خۆر بەکارهێنێت هەسەکات کە پەڵەکانی کاڵتر بۆتەوە یا کەمتر وەکو جاران پێوەی دیارنیە لەبەرەوەی کە ڕۆژانە بەردەوام خۆرەکە کاریگەرینی لەسەرەوەی کە میلانۆسایتەکان چالاو بکات و ڕەنگی زیاتر دروست بکات و پەڵەکە تۆختر دەرکەوێتەوە.